سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لە گەڵتانین لە بەسەرکردنەوەیەکێک لە پرۆژە گەشتیاریانەی کە ئێستا لە سنووری دارەی سربەخۆی سۆران جێبەجێ دەکرێتن. ئەویش پرۆژەی گەشتیاری کاولۆکانە کە یەکێکە لەو پرۆژانەی کە وەکو وێرێک وایە دروست دەکرێت و بۆ گڵدانەوەی ئاو لەسەر ڕووباری کاولۆکان. ئێستا بەشی یەکەمی ئەو پرۆژەیە کارەکانی تەواو بۆ و سەدا ئەفتای کارەکانی بە کۆتا هاتووە و بە پێی ئەو ئەنجامانەی کە لە ئەندازیارانی و سەرپەرشتیارانی پرۆژەکە وەروانگرتووە سەدا سەد پرۆژەکە سەرکەوتنی بەدەستهێناوە بۆ ئەو کۆنکرێتانەی کە کراوە لە نێو ڕووبار و ئێستا لە قۆناغی یەکەم ڕێڕەوی ئاوی ڕووباری کاولۆکانیش گۆڕاوە بۆ ئەو شوێنەی کە تەواو کراوە. ئێستا کارکردن لە بەشی دووەم دەستی پێکردووە و کارەکانی زۆر بە خێرایی دەستنە پێشەوە بۆ ئەوەی بەر لە وادەی خۆی ئەو پرۆژێ تەواو بێ. ئەو پرۆژەیە گڵدانەوەیەکی ئاو ئەبێتن لە ئاوەکە بەرز دەبێتەوە تاوەکو 4 بۆ 5 متر و 1 کیلۆمەتر ئاوەکە دەگەڕێتەوە دواوە. ئەمە بە شێوەیەکی گشتی بە لە چوارچەوەی پرۆژە گەشتیاریەکانی و ماستەر پلانی گەشتیاری سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانەکە لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەرپەرشتی دەکرێت بۆ گرنگجیدان بە کەرتی گەشتیاری لەو سنوورە. ئەم پرۆژەیە جگەلەوەی کە بۆ بابەتی گەشتیاری سوودی ئەبێتن کە هاوشێوەی زاخۆ کۆڕنیشێکی لێرە دروست دەکرێت ڕێڕەوەکانی ئەو ئاوەی کە لێرە کۆ ئەکرێتەوە دواتر لە شێوەیەکی گەشتیاری دەستکاری ئەکرێتەوە. بۆڕیەکی ئاو دەبرێتە سەرگردی بە پشتیان و لەوێشۆکو تافگە دەڕژێتەوە نێو خەرەندی ڕواندز. دواتر بەشێکی ئەم ئاوە لە ڕێگەی بۆڕیەکەوە دەگوازرێتەوە بۆ سەروان و بۆ ماڵان بەکاردێ بۆ ئەو گرفتی کەم ئاوی بە تایبەتی کە لە وەرزی هاوین لە سۆران دروستە بێتن چارەسەر بکرێتن کەوابێ هەم گرفتی کەم ئاوی سۆران چارەسەرەکات و هەمیش دەبێتە پرۆژەیەکی گەشتیاری کە ئێستا ئەو پرۆژەیە بە شێوێکی زۆر باش دەچێتە پێشەوە. ڕۆژانە نزیکەی بۆ 12 کاتژمێر کارکردن تێیدا بەردەوامە و یەکێکە لەو پرۆژانەی لەو کاتەی دەستی پێکردوە تا ئێستا بە هیچ شێوەیە کارکردن تێیدا نەوەستاوە. هەنگاوەکانیشی ڕۆژ بەڕۆ زیاتر دەستنە پێشەوە کە لە ئێستادا بەشی یەکەم وەکو گوتمان سەدا ئەفتای تەواو بوو و لە بەشی دووەمیش کارکردن تێیدا دەستی پێکردووە بۆ ئەوەی ئەو پرۆژێ بەر لە وادەی خۆی بە کۆتا بێت.